15هەمین پیشانگای نێودەوڵەتی ئێران پلاست وەکو گەورەترین ڕووداوی بواری پلاستیک لە ئاسخۆڕەڵاتی ناوین لە تارانی پایتەخت بۆ ماوەی 4 ڕۆژ کرایەوە. لە ڕێوەڕەسمی کردنەوەی پێشانگاکەدا وەزیری نەوتی ئێران ڕایگەیاند وڵاتەکەی خاوەن گەورەترین یەدەکی نەوت و گازی سروشتی جیهانە و پلانی هەیە لە بواری پیترۆکیمیاییشدا ببێتە یەکێک لە وڵاتە یەکەمەکانی جیهان. لە پیشانگای ئەمساڵی ئێران پلاسدا زیاتر لە 450 کۆمپانیای ناوخۆیی و بیانی بەشدارن و لە 15 وڵاتیشەوە بازرگانان و کارناسانی ئەم بوارە بانگهێشت کراون. بازرگانانی هەرێمی کوردستانیش وەکو ساڵانی پێشوو بانگهێشتی پیشانگای ئەمساڵن. هەوڵ ئەدەین کە ئەندامانی ئێمە لەم پێشەنگایە بتوانن گرێ بەست واژوو بکەن و بتوانین ئێمە ئەو خاوەن کۆمپانیایانەی کە لێرە بەشدارن هانیان بێن لە هەرێمی کوردستانیش هاوشێوەی ئەو کارخانانەی کە لێرە هەیەە لە هەرێمی کوردستانیش دای بمەزرێنن. یەکێک لە ئامانجەکانی پیشانگای ئێران پلاست گەشەی بواری هەناردەکردنە. بەپێی ئەمارەکان لە ئێستادا ئێران لە 30% بازاڕی پلاستیکی خۆرهەڵاتی ناوەڕاست و لە 30% بازاڕی جیهانی لەدەستایە. بەرپرسانیش ئەڵێن پلانیان هەیە ئەم ئامارانە زۆر زیاتر لەوەی ئێستا بەرز بێتەوە. وەزارەتی کشت و کاڵ وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی سلێمانی من بە شێوەیەکی فەرمی بەشدارم بۆ هیوای کە بتوانم چەندی کۆمپانیای تایە کە لە بواری کشت و کاڵی بە تایبەتی لە بواری بەرهەمهێنانی پلاستیک بۆ خانوو پلاستیکیەکان بۆ بۆری و بۆ سۆندۆ بۆ ئەمانە بتوانم ئەگەر کۆمپانیای شیاو بدۆزینەوانی کە قسەیان لەگەڵا بکەین و بتوانین ئەو بەروبوومانی کە هەیەە وایان لێ بکەین قەناعەتیان پێ بکەین بتوانین بهێنە ناو شارەکانمان و بیان هەرێمی کوردستانەوە لێ کارگەکانیان دروست بکەن بۆی کە بتوانین ئاسانکاریی باش بۆ برانجوتیارەکانمان بکەین بۆ بەرهەمهێنەکان بکەین. بواری پیترۆکیمیا لە ئێران ساڵانە 99 میلیۆن تەن بەرهەمی هەیە. بەرپرسان ئەڵێن پلانیان ئەوەیە ئەم ڕێژەیە بۆ 199 میلیۆن تەن لە ساڵدا بەرز بکەنەوە. ئامانجێک کە جگە لە داهاتێکی زۆر ژمارەیەکی زۆریش هەلی کار ئەڕەخسێنێت. پیشانگای ئێران پلاست دەرفەتی زێڕینی گەیشتن بەم ئامانجەیە. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.